بەردومانی رووسیا و سوپای سووریا بۆ سەر ناوچەکانی نیشتەجێبوون لە شاری ئیدلب بووەتە هۆی ئاوارەبوونی زیاتر لە ملیۆنێک هاوڵاتی مەدەنی کۆچکردنیان بۆ ناوچە سنووریەکانی نێوان سووریا و تورکیا. بەهۆی زۆری ژماری ئاوارەکانەوە ئەو کەمپانیای لە ناوچە سنووریەکان دروستکراون بە تەواوەتی پڕبوون. لە ئێستاشدا کە وەرزی باران و سەرما و سۆڵەیە پەنابەران کێشەی ئەوەیان هەیە ئاو دەچێتە ناو خێوەتەکانەوە. محەممەد حەسەن نەجار یەکێکە لە دانیشتوانی گوندی بابیلەی باشووری ئیدلب و لەگەڵ دەستپێکی هێرشەکان بۆ سەرگوندەکەیان ماڵ و حاڵی جێشتووە و هاتووە بۆ سنووری تورکیا. نەجار لە لێدوانێکیدا ڕاگەیاند سوپای سووریا لە ناکەو پێشڕەوی کرد بە فڕۆکە و کۆپتەر دەستی بە وەردومانی گوندەکەمان کرد. ماڵەکەمان لە دەستا لێرەش بێچارە و پەرێشانین. ئێمە لە خۆشیدا ڕامان نەکردووە بەڵکو لە پەلامارەکان هەڵاتوین. ناوبراو باسی لەوەش کرد لە ئێستادا لە خانوویەکی چۆڵ دانیشتە جێبوون کە سەقفی نییە و لە کاتی باراندا هەموو شتەکانیان تەر دەبێت و وتیشی لە کاتی هاتنمان بۆ ئێرە هەستمان بە نزیکی مەرگ دەکرد بۆ ئەوەی فڕۆکەکان نەمان بینن. لە کاتی بردومانەکاندا لە ژێر دارەکاندا خۆمان دەشاردەوە کە بردومانیش دەوەستا دەستمان بە ڕۆشتن دەکردەوە. ئاشکراشی کرد ماڵەکەمان و زۆربەی کەلوپەلەکانمان لە گوندەکەمان بەجێهێشت. ئەم هێرش و پەلامارانەی سوپای سووریا و هاوپەیمانانی لە کاتێکدایە لە دانوستانەکانی ئاستانە لە مانگی ئایاری 2017 بڕیاردرا بوو 4 ناوچەی کەمکردنەوەی گرژیەکان لە سووریا دروست بکرێ کە ناوچەی یەکەم چەند بەشێکی ئیدلب، لازقیا، حەما و حەلەب بوو. ناوچەی دووەم باکووری شاری حومس و ناوچەی سێەم غۆتەی ڕۆژهەڵاتی سەر بە دیمەشق و ناوچەی چوارەم شارەکانی دەرعا و قۆنەیتەرە بوون لە باشووری سووریا. بەڵام سووریا بە هاوکاری فڕۆکە جەنگەکانی رووسیا جگە لە ئیدلب تەواوی ئەو ناوچانەی کۆنتترۆل کردەوە کە بڕیاربوو بکرێنە ناوچەی کەمکردنەوەی گرژیەکان. تەنانەت دوای ڕێکەوتنی سۆچی نێوان رووسیا و تورکیا لە 7 ئەیلولی 2018دا باردومانەکان بەردەوام بوون و بوونەهۆی گیان لە دەستدانی زیاتر لە 1600 هاوڵاتی مەدەنی. جێ ئاماژەیە لە سەرەتای ساڵی 2019دا تا ئێستا بەهۆی پەلامارەکانەوە بۆ سەر ئیبارێزگای ئیدلب نزیکەی 1,300,000 کەس ئاوارەی ناوچە سنووریەکانی نێوان سووریا و تورکیا بوو.